سما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باوارانە ئەو زولفانی سما دەکەن بەسەر شانە ئاوازێکن ئەقیژێنن بەسەر لێوی باوارانە سوێن بە ئاسۆ سوێن بە دایکم سوێن بە کۆماری باوکەکان سوێن بە قرچەی پەلکەکانە وەختێ دەڕژێ لەسەر شانە مەزروی کۆڵانەکان چاوەڕوانی شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ناواتەکان بۆ زانیاری خەباتەکان بەسەر هەڵدان ئازاری بەتێ کۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بەژن سوێن بە ژیان. سڵاوتان لێبێت و بەرخوداتان باش خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستان و ئێران لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆ سێشەممە 29 مانگی سەرماواز. خصوصنەوەی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادی لە ماوەی زیاتر لە 3 مانگ بەردەوامبوونیدا بۆتە کابوسێک بۆ حکوومەتی ئیسلامی و کاربەدەستانی، کابوسێک کە زەنگی کۆتایی حکوومەتی جەهل و جەنایەتی لەدەوە. ئەلایکی دیکەوە بۆ خەڵکی شۆڕژگەر و تینووی ئازادی هیوا و متمانە بەخۆییەکە کە هەموو دیوار و بربەستەکانی سەرکۆت ترساندن و حکوومەتی تێپەڕاندووە و پایەکانی حکوومەتی جەلادان و ئینسانکوژانی هەژاندووە. ئێستا دیسان ڕۆژیمی ئیسلامی دوای 43 ساڵ جەنایەت، هەژاری، بێکاری، کوشتار، بێمافی و ئستبدادێک کە بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندووە و لە وەڵام بە خەڵکێکدا کە لە بەرامبەر ئەم حکوومەتە جنایەتکارەدا وێستاونەتەوە و دروشمی ڕووخانی ئەدەن بۆ پاراستنی دەسەڵاتەکەی و چاوترسنکردنی خەڵک ماشینی ئازامکردین لاوانی خستوەتەکان. پاشەکشەکردن بە کۆماری ئیسلامی لە دەرکردن و ئەجرای حکومی ئازام بە کەوتنە ڕێی ناڕزایەتی جەماوەری لە نێوخۆ و دەرەوەی وڵاتدا ئیمکان پەزیرە. بە پەرەزان و بەرینترکردنەوەی ناڕزایەتیەکان بەم ڕژیمە جنایەتکارە نیشان دێن کە سەردەمی ئینسانخوری و کوشتنی باشترین ڕۆڵەکانی ئەم وڵاتە تێپەڕیوە. تا کاتێک کە سزای ئەعدام لە ئارادایە و زیندانی سیاسی بوونی هەیە، داخوازی هەڵوەشانەوەی سزای ئەعدام و دفاع لە ئازادی زیندانیانی سیاسی، دفاع لە مافی سەرجەم بێبەشانی ئەم کۆمەڵگەیە کە بتوانن بە ئازادیەوە کۆ ببنەوە، مان بگرن، ناڕزایەتی دەرببڕن، ڕێزەکانیان گێ بخەن بێبێ ئەوەی کە کۆیلەتی ئەشکەنجە و کوشتن لە زیندانەکاندا هەڕەشەیان لێ بکات. ئێمە بۆ بەحسی زیاتر لەسەر ئەم تەوەرە و ناڕزایەتی و ئاخێزێکی جەماوەری کە لە سەرتاسەری ئێراندا لە ئارادایە دەوامان کردووە لە ببورن هاوڕێیان متەلب ئەنوەری، کادر و ئەنجامی حەزبی کۆمۆنیستی ئێران و هاوڕێهێرش فەتحی هێرشنەوەڕا، کادر و ئەنجامی حەزبی کۆمۆنیستی ئێران کە بەشدار بن لەم بەرنامەیە و وەڵام بە چەند پرسیارمان بدەنەوە. هاوڕێیان زۆر بەخێر بن، سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. وێڕای سڵاو بۆ ئێوە و بینەرانی خۆشەویست و دەستخۆشیتان لێ یەکەم و هیوادارم سەرکەوتوو. زۆر سپاس. سڵاومەیە بۆ خۆت و هاوڕێ بۆ هەموو هاوڕێیانی بەشی کۆنترۆڵ لە خزمەتانین. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ متەلب، پرسیارەکانم لە ئێوەوە دەست پێ یەکەم. ئێستا ئێمە پێمان ناوەتە ناو مانگی چوارەمی ناڕزایەتیەکان و ئاخێزەکان لە ئێران. ئەم ئاخێزە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای لەخۆ گرتووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە کرێکارانی نەوت و گاز و پێترۆشیمیش بەم مانگرتنانەوە پێوەست بوون. گرنگی پێوەستبوونی ببورن من تۆزێک نەخۆشم. گرنگی پێوەستبوونی ئەم قشرێک کۆمەڵگا بە مانگرتنەکانەوە لە چی ئایا؟
ڕێی سڵاوی دووبارە من پێم وایە ئەم وەکو خۆشتان ئیشارەتان پێکردە پێشەکی بەناڵەکەیە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە لە ماوەی 4 دەهەی حاکمیەتی ڕژیمی ئێران بێوێ نەبووە نیشانەی قۆناغێکی تازەی لە بلوغی سیاسی خەڵکی ئێران بەگشتی و تایبەتمەندیەکانی ئەم بزوتنەوەیە زۆر بەرچاوە ئەگەر ئینسان ئیشارەی پێ بکات وەکو خۆشت بە ڕاشکاوی باست کرد یەکیان کەسەتگەرایی ئەم ئاعترازاتانەیە بەشداری هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لەوانە ژنان و جوانان و دانەژیوان و کرێکاران و بەگشتی هەموو بازاڕیان و کەسەبە ئەم بزوتنەوەی هەڵگری استراتیژیەکیشە استراتیژیەکی تایبەتی خۆی هەیە کە لە شعار و متاڵباتەکانی خەڵکی معتەرز لەسەر جادە و شەقامەکان ئەبیندرێ هەموو ئەم شعار و متاڵباتانەش بە شێوەیەک ساختاشکەدانەیە و داوای نەهایەتە داوای بووقانی ڕژیمەکە ئەوەی کە ئەو ئەترازاتانە تا ئێستا بە شێوەیەکی بەرچاو و بەربڵاو لەسەر شەقامەکان بووە و بە شێوەی ناڕزایەتی دەربڕین بە حاکمیەت ئێستا قۆناغێکی تازەی تێپەڕیوە بەردەوامی ئەم مبارزە ئیدامەکاری ئەم مبارزە و تەداومی پێویستی بوو کە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە شێوەی گشتی بەشدار بن و حمایەتکەن لەم ئێترازاتە بۆ گەیشتن بە ئامانجەکانی یەکی لە ئەو ئێترازاتانە کە تا ئێستا بەخۆشیەوە باش بەڕێوە چوە و زۆر دەستکەوت و بێوێنەی بووە ڕوەی کە مقاومەتی خەڵق لە ئیدامەکاری ئەمە تەعەڕوز بە ڕژیم لە مەیدانە و مانەوەیان لە مەیدانە هەموو ئەمانە نیشانەی ئەوەیە کە ئەم شۆڕشە ماندگارە و تاکۆتاییش بەردەوام بۆ ئیدامەکاری ئەم شۆڕشە و ئەم قیامە پێویستی پێبوو کە چین و توێژەکانی کۆمەلگا لەوانە کرێکاران معلمین دانیژویان بە شێوەی بەربڵاو و بە شێوەی گشتی هەماهەنگ پێکەوە حمایەتکەن لەم بزوتنەوەیە ئەوەی کە دیار بوو کە تا دەو سەرەتایە بەداخەوە کرێکاران وەکو کرێکارانی سەنایعی نەوت و کرێکارانی شرکەتەکانی کە سەنایعی مەسەلەن ئاسەلەویە شەنایع ئەوەی کە مەدود بوو بە حزوریەکی بەرچاویان نەبوو بەڵام بەخۆشیەوە لە زەمان دوای مدە زەمانێکی باش توانرا کە ئەمانیش بەپی ئاست و داواکاریەکانی خۆیان هێنانە مەیدانی ئەو مافەکانی خۆیان هێنایان پەیوەند بوون بەم ئەترازاتانەی خەڵقەوە لەسەر شەقام بۆ گرێدانی ئەترازی سەر شەقام بە ئەترازاتی ناوەندەکانی کار زۆر زۆر تایبەتمەندی گرنگی خۆی هەیە بە دوای چەندین مانگرتنی معلمین و مانگرتنی ڕێپێوانی کرێکارانی زۆری ئاهەنی ئیسفەهان و هەروەها بۆ داواکاری بنەسەری ئاستی حەقدەست و مانگرتنی کرێکاران لە هێندێک کارخانەکانی ماشینسازی بۆ حەقدەستی دواخرا و مانگرتنی زۆرێک لە حتا کامیۆندارەکان کە زیاتر لە 10 شاری ئێرانی گرتەوە ئەمانە هەمووی ئەوەمان پێ ئەڵێ کە وەکو پشتیوانێک و حمایەتێکە بۆ ناڕزایەتی دەربڕین بە حاکمیەتی مرتجعی ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوەی کە لەم ئاخیرانەیە لەسەر داواکاری شەورای هەماهەنگی کرێکاران بانگەوازێکە خۆشبەختانە جوابی وەرگرت کرێکارانی ڕسمی سنعەتی نەوت و گاز لەسەر بانگەوازی پێشوو لە ئاواز و شرکەتی نەوت و گازی پاش لە ئاسەلەویە و شرکەتی نەوتی هێڵی گازی لە گوناباد و هەروەها لە منتەقەی عەمەلیاتی بیجار و لە شرکەتی نەوت لە ماشەر و لە کرێکارانی ئاگر کوژێنەوە و لە ناوچە نەوتیەکان دوورگەی جنوبی ئێران دەستیاندایە مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتی بۆ ئەمە کرێکارانی نەوت خوازیاری جێبەجێکردنی مافەکانی خۆیانن لەوانە کە مەسەلەن خۆیان بەپێی مادەیە کە لە وەزارەتی نەوتەوە داواکاریایەکیان دەوێت بە ڕسمی ناسیوە داواکاری ئەو داواکاریانە هێناویانە بە عەمەلی بکرێت لەوانە لابردنی ماڵیاتی زۆری حقوقەکان لابردنی سەقفی حقوق بنەسەرەوەی حقوق و حەقدەست بێدانی پاداشی خانەنشینی باشترکردنی خزمەتگوزاری و ڕفاه بۆ وەزعیەتی تەندروستی و دەرمانی شوێنی کار و ژیانی کرێکاران هەڵوەشاندنەوەی ئەو ئەساسنامەی سندوقی نەوت جێبەجێکردنی باقی خواستەکانیان
لەو جێگەوە کە خەباتی ئابووری خەباتی سیاسی کرێکاران پەیوەندی ڕاستەوخۆیان پێکەوە هەیە خەباتی ئابووری کرێکاران لەم کۆناغێدا و لەژێر کاریگەری فەزای سیاسی زاڵ بەسەر کۆمەلگا بە خێرایی لەگەڵ خەبات و داخوازی سیاسەکان لەگەڵ جامعەیە تێکەڵ دەبێت ئەگەرچی جەماوەری کرێکار لە ناوەندە گەورەکانی بەرەمهێنان خزمەتگوزاریدا هێشتا بەوە نەگەیشتون کە پێویستە لە مەسیری بەرپاکردنی ڕاپەڕینێکی شۆڕژگەڕانە دژ بە نەزمی موجود کۆتایی بە هەموو هەژاری و بێمافیەکانیان بێن بەڵام هەواڵی ئەو پەیوەندیدار بەو ناوەندە کرێکاریان و مانگرتنانە ئەومان پێ دەڵێت کە ئەم بزوتنەوە کرێکاریە دەتوانێت بە خێرایی لە قۆناغی لەو قۆناغەیە تێپەڕ بێت و بێگومان ڕێبەران و چالاکانی ئەم بزوتنەوەیە کرێکاریە لە زۆر لەباری سیاسی و لەباری چینایەتی هاتنەوەیدانی شینی کرێکار هەو بۆ دابینکردنی هیژمونی بزوتنەوەی کرێکاری بەسەر بزوتنەوە ناڕەژایەتیەکان تاسیری تایبەتی خۆی هەیە و بوونی کرێکاران کە نەبزی حیاتی ڕژیمە لەم شرایەتەیە بە تایبەت شرکەتی نەوت کە تەواوی داهاتەکانی نەهاتهای سەرکوب و نەهاتی حاکمیەت و ویلایەتی فەقیه و هەموو دام و دەستگا سەرکوتگەرەکانی ڕژیم سەرچاوەی داهات و بژێویان بەر ئەساسی ئەو داهاتەیە کە لە شرکەتەکانی نەوت و سەنایعی ماشینسازی و ئەوانە تەمینە بێت ئەگەر بێت و ئەم کرێکارانە هەمدا ڕوانگەی مافیڕەوای خۆیانەوە بۆ حەمدەست و مناسباتی خۆیان و هەروەها بەستنی ئەو سەرچاوە مادیە کە بۆ سەرکوتی دام و دەستگاکانی ڕژیم موجود بووە و وەکو نەبزێکی حیاتیە قەتعیکەن من پێم وایە بێگومان ئەمە داڕمانێکی سیاسیش بە دوای خۆیان هێنێ کە ڕژیمی جمهوری ئیسلامی خەتە کێشەیەکی قوڵی ئابوووریەوە کە ناتوانێت جوابگوی هەموو نیازانە بێت کە لە جامعەیە کە تا ئێستاش نەیتوانیوە بەڵام زیاتر دەتوانێت ینی من پێم وایە تێکەڵبوونی ئەم ئاخێزە جەماوەریان قیامە جەماوەریە لەگەڵ گرێدانی بە مانگرتنی کرێکارانی گشتی سەنایە و نەوت و پترۆشەمی و هەموو ئەمانە من پێم وایە دەستکەوتێکی گەورابێ و زەربەیەکی کاریگەرە بێت لە بنیادی ڕژیمی جمهوری ئیسلامی و تەسریعکردنی ڕووخاندنی جمهوری ئیسلامی خاتە قۆناغێکیەوە. بەڵێ بەڵێ زۆر سپاس هاوڕێ هێرش دێمە لای ئێوە خەڵک هوشیارانە ئەجوڵێنەوە بەکات و ساتی خۆی مان دەگرن بەکات و ساتی خۆشی لەسەر شەقامەکانن شێوازی جۆرا و جۆر بۆ دەربڕینی ناڕزایەتی بەڕێوە بن ئایجامەکان سەرکوتکردنەکان دەست بەسەرکردنەکان حکمی نادات پەروەرانە بۆ سەر دەست بەسەرکراوان هەموو ئەمانە کراوە بەڵام خەڵک یەک قەدەمیش پاشگەز نەبوون و داخوازی سەرەکیان لابردنی حکوومەتی ئیسلامیە. پرسیارەکە من ئەوەیە بە نەزەری ئێوە بەستەرسازی بۆ بەسەرکەوتن گەیاندنی ئەم شۆڕشە ئێستا لە چ خۆناغێکی خۆیدایە؟ بڵێ من ئەتوانم بێژم ئەوەی ڕاستی بێت الان يعني لە قۆناغی شۆرش و ئینقلابین يعني ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ مەشروعیەتێکی نەماوە تەنیا شتێکە بەدەستیەوە ماوە ڕژیمی کۆماری ئیسلامی بەدەستیەوە ماوە دام و دەستگای سەرکوتگەرە ئەوەیە کە بینین بەرحاڵ هەموو کاردەکانی تا ئەمڕۆ ئەوەیە کە شاهید بووین ڕوو کردووە یانێ لە سەرکوتە و بیگرە لە تەقەکردن لە خۆ پێشاندەرانە و بیگرە لە ئەشکەنجەدانە و بیگرە لە ئیعدامە و بیگرە بێسەر و شۆڕکردن و دواییەوە بەرحاڵ پیاکردنی جەنازەی وازیزانە بۆیە من پێم وا بێت هیچ مەشروعیەتێکی نەماوە ڕژیمە یانێ بەستەرسازی یا زەمینەسازی ئەگەر چاو لێکەین ئەگەڕێتەوە بۆ ساڵیانی پێشتر ئەگەر ئێمە تەوەجۆکەین لە دێمان 1396 کە ئیعترازاتێک دەستی پێکرد لە مەشەد و خۆراسانە دەستی پێکرد شارایەکی زۆری گرتەوە یانێ بەڵام بەهۆی ئەوەی کە ڕاهبەری نەبوو
لەو کاتە بەرحاڵ پاشەکشێ پێکریا وەێ بازم هەر ئیدامەی بووم اعتراضاتە کە تا هات بۆ ئابانمانی 1398 دیسان خەڵک ڕژانە سەر شەقام و اعتراضاتێکی زۆر لە بەتایبەتی لە گەڕەکە هەژانشینەکان لە گەڕەکە کرێکاریەکانە دەستی پێکرد و ئەم بەستەرسازیە ئەم زەمینە سازیە کە هات تا گەیشت بە شۆڕشی ژینە ئەمڕۆ کە ئەی بینین کە یانەی وای لاتوە اعتراضات وای لاتووە ئەم شۆڕشە بۆ یاڵم من ئەڵم شۆڕش ئەلعان شۆڕش کراوە و سەرکەوتنی بەدەستێناوە کە تۆ ئەگەر سیرکەیت اعتراضات چوەتە ناو مەدرسەی ئیبتداییە مناڵانێکە لە سەفی کلاسی یەکە دووە سێە قەراریان گرتووە مەرگ بەر دیکتاتۆرەڵنەوە مەرگ بەر خامنەییڵن مەرگ بەر ڕژیمەڵن یعنی ئەم اعتراضاتە ئەوەندە بربەڵاوە بۆیە ئینسان ئەتوانێت بەتمینانە و بێژێکە ئینقلاب ڕووی داوە شۆڕش ڕووی داوە تەنها شتێکە بەدەستیەوە ماوەم ڕژیمە بەداخەوە کە ئەو هێزە سەرکوتگەرانەیە کە خەریکە بەم شێوە ئاخرین پەلەقاژەکانی خۆیەکە. هاوڕێ متەلب بێمەوە لای ئێوە ڕژیم بەردەوام هێرشەکانی بۆ سەر تێکۆشەران هەڵسوڕاوان چڕتر دەکاتەوە ئەشکەنجە و عاتامەکان شێوازێکی زۆر وەحشیانەی بەخۆیان گرتووە ڕژیم بۆ واش پرزە ئەجۆڵێتەوە واتە لە پێگەی خۆی ئەترسێ یا هۆکاری چییە کە ئاوا وەحشیانە لەگەڵ خۆپشیان دەران لەگەڵ دەست بەسەکراوان یا حکومگەلێکی نادادپەروانە هەروەکو وتم بەرخۆ دەکات. هەوڕێشەوەم پێم وایە ڕژیم گەشتۆتە قۆناغێکی تر ناتوانێت ینی تۆ لێرە لەگەڵ دوودانە ئەلیەت یا دوودانە پێگە کۆڵە یەکیان خەڵقە بزوتنەوەی جەماوەری یەکیان حکوومەتە ئەوەی کە ئەبیندرێ دەم شۆڕشەی ئەخیرا لە ماوەی ئەم سێ مانگەیە بە حزوری ناڕزایەتی ژنان و پیاوانی ئازادی خوازە شەقام و زانکۆکان و مەدرسەکان و لە مەیدانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێرشی هێزی سەرکوتگەر هیچ گونە تازە ئەو ترسە شکاوە لای خەڵک بە شێوەیەکی بەربڵاو من پێم وایە ئەم بزوتنەوە شۆڕژگەڕانە بۆ ئیدامەکاری پێویستی بە سێ شەرتی ئەساسی هەیە یەکیان مەسەلەن میزانی سەرکوب بە کەوەی کە ڕژیم هەمیشە وەکو ئەبزارێکی بەدەستەوەیە بۆ ترساندن و تۆقاندن و خەواندنی ئەم ئەترازاتانە کە بەخۆشیەوە من پێم وایە ئەوەی کە پەنابات بۆ ئێعدام پەنابا بۆ سیندانکردن پەنابا بۆوانە من بەشێکی ئەساسیە بینم کە لە زەعفی ڕژیمایە ینی تەوازنی قودرەت دیسا کە ئەوەی کە بەرچاو بەپی دادەهایە کە ئێمە ئەی بینین لە جامعە و لە هینا تەوازنی قودرەت خوشبەختانە لای خەڵقە ئەو خەڵکە ئەتوانێ بە ئیدامەکاری میزانی مقاومەتی خۆی مەشروعیەتی خۆی خۆشبەختانە ڕۆژ بە ڕۆژ ئێمە ئەم شتانە جەسوورتر و بوێرتر لە جاران لە مەیدانان و مەیدان چۆڵ ناکەن و ئەمە ڕژیم خۆی هەستی پێ کردووە و ئەم پرزەیە یان شێویە لە ناو خودی دەستگا و نەهاتهای ڕژیمیشە ڕنگدانەوەی بووە نەتوانین ناتوانی خۆی ڕژیم هەوڵەدا کە بە شێوەیەکی جۆرا و جۆر مثلا تۆ هەر سەیری حاکمیت کاوەی کە لە خامنەی جاری وایە بڕیارێکەدا لە قوەی مقننە یا ڕئیسی بە شێوەیەکی کە یا وەڵامەداتەوە یا ئەوەی کە لە حاڵی باف لە مەجلس شتێکڵێ نمایندەکانی مەجلس جوابی ئەدەنەوە خۆشیان دیسا لە ناو خۆیانە شێویەک و ئاڵۆزیەکیان تیار دروست بووە کە ئەمە نیشانەی ئەوەیە کە زعفێکە کە ناتوانن لە مقابل ئەو مقاومەت و خۆڕاگری خەڵقا جواب بنەوە لەوانەیە ئەدام مدەتێک بتوانێت ئەو تەجروبانەش تاقی کراوە ئەدامەکانی ساڵەکانی 67 تەجروبە هەیە ئەدامی دەورانی 78 ئەو هەموو دانیشتووە ئەدام کرا لە دەورانی ڕیاسەتی خاتەمی دوایەوە قۆناغی 96-95 کەس چوونە زیندانی ئەدام کران هەموو ئەمانە وای لێ کردووە کە بۆ تا هەوێنێکی شۆڕژگێڕی و هێمای جەسووری و
ڕۆحیەی ئینقلابیە و خەڵقا تازە ناگەڕێتەوە بۆ دۆخەی جاران و ئەمەش تێئەپەڕێنن و ئێدام تەنیا و ئەبزارێکە بەدەست ڕژیمەوە متەئەسفانە کە بۆ ڕەعب و بۆ ترس و بۆ خەواندنی ئەم حرەکەتە خیزشە ئینقلابیە بەکاری ئێنێ کە من خوشبەختانە پێم وایە بە پێی ئەوەی کە عەرزم کردی کە میزانی ئەو مقاومەتی خەڵقا ڕۆژ بە ڕۆژ زیاترە، ڕۆژ بە ڕۆژ جەسوورترە، ڕۆژ بە ڕۆژ چەند لە خەڵک ئێعدام کرێ بە هەر ئەندازە لە خەڵک قوربانی بات. من پێم وایە ئەو ئەترازاتە زیاتر جەسوورترە بێ ئاور وەکو بنزینێکە بەو ئاورەیە کە خەڵقێک کایسا ماسەلەن خۆم ئەگەر بێت کەسێکی عزیز نزیکم شەهید بێت یا بەنەوەیەک بێتە قوربانی خۆم و ئەترافیان و تەواوی کەسوکارم ئەبینە معتەرز بە دەسەڵات بە ڕژیم و ئەمە پەرە ئەدا بە ئەو بزوتنەوە و حتا ئەو قشرە بێدەنگەی کە معتەرزن بە دەسەڵات وای لێکە لە داهاتوودا هەر هەموو ئەمانە ئەبێ دێنە مەیدان و حمایە دەکەن و بەشێکی کەش ئەو حمایەتە بینالملەلیانەی کە سازمانها و ناهادهای ئەمنیەتی ئەمنیستی ئینتەرناشۆناڵ و سازمانهای حقوقی بەشەر و ئەوەی کە لە دنیاشە ئینعکاسی یاوەتەوە ئەوەی کە ئەبینین کە ئێمە مەسەلەن لە چوارچێوەی میدیا و هەواڵەکان و ئەوانەی کە مشاهدە ئەیکەین هەموو ئەو پەیوەندیە ڕاستەوخۆیە لە بینی خەڵق و نەهادهای سازمانهای حقوقی بەشەر و سازمانهای بینالملەلیش دروست بووە بۆ حمایەتکردن. من پێم وایە ڕژیم تازە لەو ئاستە و لەو توانەی خۆی دوور کەوتوتەوە و پێم وایە زەمانە با تۆزێک ئەبێ ئەوەی ئەترازاتە وەسیەتر بێ و ئەو خەڵکان بێنە مەیدان بە ئەتراز بە نیشانەی دەربڕینی ناڕەزایەتی بە هەموو ئەوانەی کە ئێستا لە زیندانان لە خەتەری ئادامان تەنیا و تەنیا ئەشکاڵی مبارزەی ئێمە هاتنە سەر شقام و دەربڕینی ناڕەزایەتی و مانگرتنی کرێکاران ئەمانە تەنیا ئەبزارهایەکن کە ئەتوانێت دەستی ڕژیم کۆتاکە لەو هەموو جەنایەت و لەو هەموو مەئاساتێک کە بەسەر جاماعەیە ئەیهێنێ و من ئومیدەوارم و خۆشببینیشم بەوەی کە وەزعیەتەکە گۆڕاوە و خەڵک جەسووتر وە دەستکەوتەکان زیاترە ئەگەر ئینسان بەراوردیەکان لەگەڵ کۆناغەکانی پێشووی مبارزە و کۆناغا تایبەتمەندیەکانی خۆی پێوە دیارە و ناتوانێت بچێتەوە کۆناغەکانی جاران و ئەوەش کە عەرزم کردی حمایەتە ئەوەی کە لە سازمانی میلەدا لە کۆمیسیۆنی مافی ژنانە ئەخراجکردنی ئەو تەهیەی بۆ بەدواداچوونی ئەو چێرانەی کە لە دەسەڵاتی قەزایی حکوومەتان و ئەمانە هەمووی وەکو چێران ناچراون ناوبانگیان دەرکراوە و بە شێوەیە تەحریم مەکرێن و ئەمە لە دوهاتووی ئینقلاب و کۆتایی ئەم ڕژیمەیە ئەمانە هەمووی ئەبێ بچنەوە سەر مێزی ئەو محکەمەی کە ئین بۆکە ئەمان دانیشتون دەسەری بەرعکسەکەی بێتەوە و ئەمانە بێ جوابگوی هەموو ئەو کشت و کوشتار و جەنایەت و زوڵمە بن کە بەرامبەر خەڵقیکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هێرش دێمە لای ئێوە ئەقداماتێک لە دەرەوەی وڵات ئەنجام درراوە بۆ پاڵپشتی لە خەڵکی ئێران یەکێک لەوانە دەرکردنی جمهوری ئیسلامی لە مەقامی ژن لە سازمانی ملەلی متحەدا بوو کفاڵەتی زۆرێک لە دەستبەسەرکراوان کە مەحکوم بە ئێعدام بوون لەلایەن پەرلەمانتارانی ئەوروپاوە گیراوەتە عوحدەواتە باوە بڵین خەڵکی ڕاپەڕی وێلان ئێران داچن ئەتوانن هیوا لەسەر ئەم کارانە هەڵچنن ئایا ئەتوانن هیوایان لەسەر هەڵچن یاخودنە یا ئەم ئەقداماتانە بۆ خەڵکی ڕاپەڕیوی ئێران ئەتوانن هیوا بەخش بن؟ وەڵام زانی سێرکە من وازانم کە ئەم شۆڕشە گرنگی ئەم شۆڕشە لەوایە کە ژنان و کچان پێشقراوڵن یعنی ئەگەر سێرەکەین لە کەفی شقامەکانە خیابانەکانە ئەبینین ژنان لیدرن کچان لیدرن ڕاهبەری ئەم ئاعترازاتانەیان بەدەستەوە گرتووە بۆیە هەر ئەمە بووە باعیسەوەی کە گرنگیکی زۆری بێ لە سەتحی ئێرانە و بەتایبەتی لە سەتحی ئێران و وڵاتانی ناوچەکە و جیهانیشا تەنانەت یعنی ئەم شۆڕشە بوو بە شۆڕشی ژنان بوو بە ناوەند لە هەموو جیهانە
بۆیە من پێم وایە بێت تەئسیری زۆرە یانێ ئەوەی کە ئەکرێت ئەگەر من پرسیارەکەی تۆ باش متەوەجێ بوویتمەوەوانە دەستکەوتیەوە پێم وا بێت شتێکی واد بووت ئەگەر بەڵێ دەستکەوتەکانەوە بووە کە جمهوری ئیسلامی لە مەقامی ژن لە سازمانی ملەلی متحەدا نابرات. بەڵێ زانین چۆنە ئەگەر لەم ڕۆژانەی ئاخرە ئێمە شایدی ئەوە بووین کە نەتایج ڕێگیری نەتایجێک لە نشستی شورای اقتصادی اجتماعی سازمان ملەلە کە ئەوە بوو کە بووە هێنیەوەی کە منجر بوو بە ئیخراجی جمهوری ئیسلامی لە کۆمسیۆنی مەقامی ژنە کۆمسیۆنی مەقامی ژن لە سازمان ملل متحدا. ئەمە پرسیار زۆرە ڕێگەیان جوانب زۆری هەیە کە بۆچی جمهوری ئیسلامی کە 43 ساڵە لەسەر دەسەڵاتە ژنە چەوسێنێتەوە ئەبینین کە حکوومەتێک یا سیستمێکی ژنستیز بووە بەڵام لە ناوەها هێنێک کۆمسیۆنێکا بووە. من وازانم کە وڵاتانی ئوروپایی ئاگاهانە کۆماری ئیسلامیان هێنا لە ساڵی 2020 ئەو هێنایانە ناو ئەم کۆمسیۆنەوە بۆ ئەوەی کە تۆزێک کۆماری ئیسلامی بەخۆیان بێتەوە لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ژنە تۆزێ نەرمونیانتری بکەنوانە. بەڵام ئەگەر ئێمە ئەمڕۆ سێرەکەینەوەوانە حاصلی مبارزاتی ڕۆژمەڕەی ژنان وای کرد کە حاصلی مبارزاتی ژنان و اعتراضاتێکە لە ناوەوەی ئێرانە بوو و لە دەرەوەی وڵاتە کە ئەو خەڵکانێک کە مهاجر بوون یا پەناهەندن لە دەرەوەی وڵاتە فشارێکە هێنایان کە بووە باعثەوەی کە جمهوری ئیسلامی لەو کۆمسیۆنە دەربکرێت تا ساڵی ئەگەریشتمانەکەم تا ساڵی 2026 دیارەوە هێنی ئاخریەتی جمهوری ئیسلامی خوێن ناگاتە ساڵی 2026 بەڵام مهم ئەوەیە کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ژنان بۆ خەڵکی ڕاپەڕێوی ئێران بۆیە ئەبێ بە مثبەت چاوی لێ بکرێت لەم وارە لە ڕابطە لەگەڵ پرسیارەکەی پێشووتری حەزم کردی شارە بە شتێ بکەموانە جمهوری ئیسلامی تاکتیکایەکی زۆری بەکار بردووە تا ئەمڕۆ بۆ ئەوەی کە ئەم شۆرشە بخەوێنێتەوە. ئەس جملە مەسەلەن تو ئەگەر سێرکەی لە کاناڵە تەلەڤیزیۆنەکانیانەوە لە تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی و ئەبینین کەسانێک بەناو ئۆپۆزیسیۆن یا کە پێشتر ئیسلاح تەڵەب بوونوانە بانگیانەکەن قسەیان لەگەڵاکەن یانەی وانموو دەکەن وان نیشانەدەن کە بڵن خەڵک ئەتوانێت بێت ئازادانە قساکەن یانێ بە هەدەفەوە ئەم کاراکەن بۆەوەی کە خەڵک بنێنەوە ماڵەوە خەڵک ئارام بکەنەوەوانە بەڵام خەڵک تەسمیمی خۆی گرتووە خەڵک ئەم جارە ئیتر بە دوای ئەوانەی کە ئیشارەمان پێکرد بە دەیمانگ 96 و ئابانی 98وانە خەڵک ڕەبرانی واقعی خۆیانیان پیا کرد ئەم جارە بە سازماندەیی و هاتوون ئەم جارە بە ڕەهبەری و هاتوون ئەگەر تایستە سریک یا جەمعێک لە لیدران و ڕەهبەرانی ئەم اعتراضاتانە گیراون کەوتونە کونجی زیندانەکانەوە یا بەداخەوە گیانیان بەق کردووە بەڵام بادەم لە توولی ئەم سێمانگە زیاتر لە سێمان ئەم شۆڕشە خەڵک توانیوێتی بەهۆی تەجربەیەکە و کە بوویانە و لە گوزەشتە و ئەم ماوە توانویانە دیسان ڕابرانی خۆیان پیاکەن و ببورن بە هیچ شێوەیەک من پێم وانییە ئەم شۆڕشە بخەوێتەوە وە دڵنیاییەوە کە ئیدامەیە بێت و ئاکامەکەیشی سەرنگونی ڕژیمی کۆماری ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ متەلب پرسیارەکەی کاک هێرش پێم خۆشە هەر بەواتایکی تر لە ئێوەیش بپرسم چوونەکە کاکێرش ئەڵبەتە ئاماژەی پێدا بەڵام پێم خۆشە بپرسم چوونەکە کۆمەڵگەی جیهانی بۆ قەناعەتە گەیشتووە کە ئاوا هەڵوێست بگرێن نسبەت بە جمهوری ئیسلامی بۆ دەرکردنی لە مەقامی ژن لە سازمانی ملەلی متحەدا و بەرعهدەگرتنی کفاڵەتی ئەو کەسانەی کە لە تێغی ئەعدامما بوون واتە لە یەکی دوو ڕۆژی داهاتوو داگەرەکیان بۆ لە ئەعدامیان بکەن.
من پێم وایە ئەهمیەتی سیاسی ئەم حرەکەتە کە لە سازمانی میلەلا کراوە بە حمایەتی کۆمەڵی وڵاتانی با بڵێن ئەندام لەو کۆمیسیۆنە بەر ئەساسی خواست و داواکاری خۆیان نەبوو، ئەینا چون پێشتر خۆیان باشتر لە هەموو کەس ئەیانزانی کە جمهوری ئیسلامی حکوومەتێکە زیدیژن، حکوومەتێکە کە هیچ مەشروعیەتێک و هیچ حەقانیەتێک نادا بە تاکەکانی کۆمەڵ چ لە بواری مەسایلی ژنانەوە، حقوقی مناڵانەوە، ئەمانە بەڵام بەهۆی بەرژەوەندی ئابوووریەکانیانەوە ئەمانە توانیان ئەم جمهوری ئیسلامی بەرجەستەکەنەوە و بیکەنە عزوی ئەگینا لە سیستمی جمهوری ئیسلامی سەنگوەختێ لە سیستمێکە کە سەنگسار هەیە، ئیعدام هەیە، ژنان بێمافن، هیچ حقێکی حتا لە سەتحی دەسەڵاتی سیاسیە، لە سەتحی وەزارەتە، لە سەتحی نخستوەزیریە، لە سەتحی ڕێیس جمهوریە، هیچ گونە ئیمتیازێک و مەشروعیەتێک نایە بە ژنان. باشە چۆنە ئەم سازمانە ئەم وڵاتانە تا ئێستا توانیویانە بەبێ لەوە چاوگرتنی حق و حقوقی ئەو ژنانە ئەمانە بێنن بیانکەن بە ئەندامی ئەو کمیسیۆنە. بەڵام تەنها من پێم وایە بەر ئەساسی ئەو پەیوەندیانەی کە لە رابطەی مەسائلی اقتصادی و مەسائلی بەرژەوەندی چاوچنۆکانی دنیای سەرمایه‌داری توانیان ئەم حرەکەتە بکەن، بەڵام بەخۆشبەختانە بەهۆی ئێعترازاتێک کە لە ناو خۆیان هەیە، بەهۆی ئەوەی کە خەڵک ناڕەزایەتی دەربڕیوەوە ئەم شۆڕشی ژنان دەستی پێکرد بە هێمە و سیمای ژینا یا مەحسا، توانرا ئەم شۆڕشە و ئەم ئاخێزە بچێتە قۆناغێکەوە و ئیدامەکاریەکەی وای کرد کە وڵاتانی ئەوروپایی و جامعەی جیهانی هێنا سەر شەقام و بەر ئەساس ئەو ئێعترازاتانە جیالەوەی کە لە ناوخۆی ئێرانە کرا و خەڵک مداوم لەسەر شەقامەکان و داوای مافەڕەوەکانی خۆیانەکەن بە تایبەت بە پێشڕەوی و پێشخڕاویڵی ژنان لە دنیای دەریشەوە ئەو تەوەجوهاتە مەجموعەی پەناهێندەگان و کەسانی سیاسی و دانیشتووی وڵاتان توانیان بە حمایەتکردن لەم ئێعترازاتانە لە ناو خۆیان و گەیاندنی دەنگی ئەم خەڵکە بە دنیای دەرەوە ئەم ئێعترازاتە بچێتە قۆناغێکەوە کە گوستەرشی بێت، کە تەوسعە پیا بکات و بێتە فشارێک بۆ سەردام و دەستگاهایی نەهاتای بینولمەلەری کە خواستی ئەو خەڵکە معتەرەزە کە لە ئێرانە مەسەلەن بۆ نمونە بەستنی سەفارەتەکان و کۆنسڵگەریەکانی جمهوری ئیسلامیە لە دەرەوەی وڵات، سفارەتایەکە مرکزی جاسوسی و سازماندەهی بانتای مافیایی بۆ ترۆری مخالفینی حکوومەتی ئیسلامی لە خارجی کشوەرا بووە، ئەمانە هەمووی لە ئاکامی ئەو ئێعترازاتانەیە کە ناو خۆیایە. یعنی پێم وایە و تاثیراتی باشیشی بۆ و تا ئێستا دەستکەوتایەکی زۆر گرنگی بۆ یەکێ لەوانە هەرەوەی کە ئەخراجی ئەو کۆمیسیۆنی مەقامی مەقامی ژن لە سازمانی لە کۆمیسیۆنی سازمانی بینولمەلەریە. من ئەمە دەستکەوتێکی گەورەیە و پێم وایە و ئیدامەکاری ئەو ئێعترازاتە لە ناو بە هەم حمایەتی پشتیوانی دەرەوەی وڵات من پێم وایە ئەکرێ دەستکەوتی زیاتریش بێت و من خۆشببینم لەو بارەوە ئەچینە قۆناغێکی تازەتریشەوە و نەتیجەکە و ئەقامەکەی دەستکەوتەکانە بێکەوە قازانج و بەرژەوەندی بزوتنەوەی ئێعترازی و خێزیشی خەڵکی ئێران تاوە. بڵێ بڵێ کامتە ببوورە قسەکانتانە بڕم، بەڵام ئەم جۆرە شێوازە ئەم پشتیوانیکردنم شێوازی پشتیوانیکردنە لە دەرەوەی وڵات بۆ خەڵکی ئێران چ کاریگەریەکی ئەبێ لەسەر خەڵکی ئێران؟ ئایا وڕیان بەرزەکاتەوە واتە چ کاریگەریەکی لەسەر جەماوەری خەڵکی ئێران دەبێت؟ بە پرسیارەکەم وە بپرسم. من پێم وایە مەجموعەی ئەو دەستاوردانی کە لە پێشتریشە باسمان کرد کاریگەریەکانی ئەوەیە کە خەڵکی ئێران تەنیان نیم لەسەر شەقامەکانە و هەمووی گوێبیستی هەموو ئەو شعار و مەتالباتانن کە لەسەر شەقامەکانە وترێ و ئەو مافانەی کە داوایانەکەن ئەوەی کە لە جامعەی جیهانی شا بە ناوی مافی مرۆڤ و حقوقی شاروەندی و ئەمانە کە بازەکرێ
کابینن لەناو وڵاتی ئێرانە پێشێرکاریەکی مافی مرۆڤ بە شێوەیەکی زەق و بەرچاو هەیە و مەجبورە بن کە جواب بنەوە بە خاست و متالباتێک ئەگەرچی من پێشتر لە چەندین قۆناغا اعتراضات و اعتصابات بووە لە ناوخۆی وڵاتە ئەوەی کە لە 96 و 98 تا 98 زیاتر لە 1500 کەس بوونە قوربانی بەڵام جامعەی جیهانی نێنە سەر شەقام بەڵام ئێستا بەهۆی بەردەوامی ئەم اعتراضاتانە ناو خۆیەوە بەهۆی ماندگاری ئەم اعتراضاتەوە حمایەتی ئێرانیان لە توولی 43 ساڵی حاکمیەتی ڕژیمە هیچ کات ئەو نە اعتراضات لە دەرەوەی وڵاتیشە دش بە جمهوری ئیسلامی نەبووە سابقەی نەبووە بەڵام خوشبەختانە لەم دەورەیە من پێم وایە ئەم اعتراضاتانە لە دەرەوەی وڵات باشترین حمایەتە ئەتوانێت کۆمەک کا بەوەی کە ڕۆحیە بات بە معتەرزین و ئەو خیزشە و قیامە لە ناو خۆیە وم پێم وایە دەستکەوتێکی باشیژە بێەوە دەستکەوتەکان وەکو عەزمکردین ئیجازە دە مەسەلەن زۆر بێک لەم وڵاتانە حیزبەهایە کە دەسەڵاتی سیاسیان هەیە چون چاوەڕێی ئەوەن کە مەسەلەن بۆ خۆیان لەم وڵاتانەیە کەسانێکی زۆری تایە لە ئێرانین کە عزوی پارلمانن کەسانێکی زۆری تایە بنەوە ئامیختە بوون لە ناو ئەم جامعەیە و دەسەڵات و بە شێوەهایەک گرێدراون بە سیستمی دەسەڵاتی ئەم وڵاتانەوە و ئەوانش کاریگەری خۆیان هەیە و نەوعی ئەم هەمبەستەیە مەسەلەن بۆ نمونە دوێنێکە لە ئەڵمانە جامعەی پزیشکی ئەڵمان بە حمایەتکردن لە اعتراضەکانی ناوخۆ و هەم زەمان لە پزیشکانی ناو وڵاتەوە توانیان مەسەلەن ئیتلاعیە بن حمایەتکەن و داوایان کردوە لە ئەڵمان کە وەکو اتحادی ئوروپا کە نەقشی بێ لە اتحادی ئوروپایە و با بڵین انعکاسی ئەو اعتراضاتانە ئەو ئیتلاعیانە کە ئیدەن داوای جواب بکەن مەسەلەن وەکیلەکان پزیشکان هونەرمەندان سینەماگەران بە شێوەهای جۆرا و جۆر فعالیەتهای جۆرا و جۆرەکەن لەسەر شەقام لە دەرەوەی وڵات بە مانگرتن بە حزوریان لەسەر شەقام بەردەوام پێم وایە ئەمانە نەوعێک دەستکەوتە کاتوانێت کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر ئەو بزوتنەوەی کە ئەو بزوتنەوە ڕەوایی کە لە ئێرانە کەوتۆتە ڕێ و خۆشبەختانم پێم وایە تاسیرێکی باش و مثبەتەوێ لە ئیدامەکاریە من وەکو ئەوەی کە عەزم کردن من زۆرێک لەم دوێنێکە یا پێرێکە یا مەجموعەی ئەو ئێترازاتانەی کە لە ناو شقامەکان ناکرێت بە کێشانی وێنەی ژینا لە شوێنە گشتیەکان و شوێنە تایبەتەکانە بە حزوری تاعەتر بەڕێوەبردننی تەسویری ئیعدام لە جامعەیە لێرە بە شێوەیە خەڵک ئەفکاری عمومی تاتی تاسیر دانێ و ئەو فکارەما بێتە گروهێکی فشار بێتە هێزێکی فشار بۆ سەر حاکمیت و دەسەڵاتی وڵاتانی ئەوروپایی و بنەوعێکەمانە مەجبورە بن کە ئاڵوگۆڕێک لە پێداچوونەوەی بکەن بە سیاستەکانی خۆیانە بە نەوعێک کە بتوانن هەمزەمان حمایەتکەندا ئەو اعترازاتانی ناوخۆ من لەوبارەوە پێم وایە دەستکەوتی باشیشی بۆ تاسیراتی مستقیمیشی بۆ لەسەر اعترازاتی ناوخۆ. بەڵێ زۆر سپاس هاوڕە هێرش دێمە لای ئێوە بەخسی من بەخسی واتە پرسیارەکەم وا دەست پێ بکەم کە بەخسی من پرسیارەکەی من بۆ ئەوەیە بۆ تشکیلی کۆمیتەی ماڵیە لە دەرەوەی وڵات پرسیارەکەم وا ئاپرسم کە کاتێکە فراغان بۆ مانگرتن ئەدرێت انتظارە ڕوات هەموو خشرەکانی جامعە بەشدار بنتیاتەواتە مان بگرن بەڵام هەمانە ڕۆژهایەکە دوکانەکەی غزا خستووە دوکانێکە ژیانی پێوە بەستراوە هەمانە کۆڵبەرە هەمانە سوختبەرە هەمانەکە نان ئاوەری ماڵی لە تولی احترازات یانی بەخت کردووە هەمانە زەخمیە احتیاجی بە دەوا و دەرمان هەیە تا چەند تشکیلی کۆمیتەی ماڵی لە دەرەوەی وڵات کۆمەکەکە بەم خەڵکە ستەم دیتوەی ڕاپەڕی ئێران. من پێم وایە تایستە کە بینیمان ئەم اعترازاتانە کە هەموو حوتویک لە هەموو وڵاتانی ئوروپایی و ئامریکایی و حتا ئوسترالیا وانە کە بەرگوزار بووە ئاکسیۆنی جۆراوجۆر و
ئاکسیۆنی چەند هەزار نەفەری و 100,000 نەفەری لە ئاڵمان لە کانادا لە سویدا لە حتا لە ئوسترالیا ئەوانە بەڕێوە بچوون و تەئسیر وات تەئسیراتێکیان داناوەکە ئەبینیت کە ئاڵمان ڕەسمەن شۆڕشی ژینا بە ڕسمیەت ئەناسێت نازانم سپای پاسداران ئەخاتە ناو لیستی ترۆرەوە ئەم دەستکەوتانە کە چۆن بوویەتی و من پێم وایە سندوقێکی ماڵیش ئەتوانێت تەئسیری باشی هەبێت بۆ خەڵکانێکە کەم دەرامەدن بەهۆی ئەم فشارانێکە فشاری اقتصادی کە بەسەریانەوە بووە لەم ماوەی 3-4 مانگە بەرحاڵ ئەو کەسانێک کە دوکاندان و کرێ دوکانە دەن و دوکانەکانیان ئەبەسن نازانم ئەو کەسانێک کە بریندارە بن کە پیویسیان بە دۆ دەرمان هەیە نازانم کە ناتوانن کە مراجعە بکەن بە بیمارستان و بە مەتەبەکان وانە من وازانم کە زۆر مهمە یانێ سنۆقێکی ماڵی وامان بووە دائیس ماڵی وامان بێت کە بتوانێت کۆمەکە بەم شۆڕشە تا ئێستا ئەوەی کە من ئاگادار بووم پراکەندە کۆمەک کراوە یانێ بە پراکەندە هەر کەسێ لە ئاستی خۆیەوە یارمەتی ئەم شۆڕشەی کردووە ئێستا بە فەردی بووی یا بە جەمعی بوویتوانە بەڵام ئەوەی کە هاوڕێ چاوان تۆ ئیشارەتی پێکەی توانە سندوقێکی ماڵی هینمان بێ منسەجممان بێت یەکگرتومان بێتوانە کە زۆر لازمە بە بڕوای من یانێ بۆ ئەوەی کە بتوانین کۆمەکێکی باشتر بکەین بەم شۆڕشە یانێ شۆ ئەم شۆڕشە کە وتمان کە بە هیچ شێوەیەک ڕناوەستێت ئەم شۆڕشە ئیدامێ هەیە ئەم شۆڕشە ئیدامێ هەیە و ئەبێت حتمما لە فکرەوە بین کە سنۆقێکی ماڵی دابنین کە کۆمەکەین بە هەموو قەشری فەقیر و هەژاری ناو کۆمەڵگا و بە تایبەتی ئەمانێکەوە خەباتگێڕن و لەسەر شەقامەکان. بەڵێ هاوڕێ متەلب ڕای ئێوە چییە لەبارەی ئەم پرسیارەوە لەبارەی ئەوەی کە تەشکیلی سندوقی ماڵی لەدەرەوەی وڵات چون خانەوادەگەلێکمان هەست وەکو تاکێرش ئێشارە پێکرد زەخمیان هەیە بەڵام لە ترسی ئەوەی کە دەست بەسەر نەکرێن ناتوانین مراجعە بکەنە مەتەبی پزیشکەکان یا ئۆرژانس یا هەر شوێنێکی تر مەجبورن لە ماڵەوە دارویان بۆ تامینکەن و لە ئەوڵی مانگرتنەکانەوە مانیان گرتووە واچە هیچ داهات و دەرامەندێکیان نییە ئێوە پێتان وایە تشکیلی کمیتەی ماڵی لە دەرەوەی وڵات داچەند گرنگی هەیە و داچەند دەتوانێت کۆمەک بکات بۆ خەڵکە من پێم وایە زۆر شتێکی تایبەتە خۆشبەختانە من ئەوەی کە من ئاگادار بووم و تا حدێکیش لە نزیکەوە پەیوەندیم پێیانەوە بە ڕەفیقانەی کە خەریکی ئەو تەلاشەکەن بۆ ئەو سنووقە دروست بووە و بە شێوەیە کەسێک لە حەدی تەوانی خۆی کۆمەکی کات و بەردەوام بووە و مەجموعەهایەک من پێم وایە ئەبێ زیاتر لەوەی کە ئێستا هەیە زیاتر بێت بەڵام ئەوەی کە لە چوارچێوەی متەئەسفانە بۆەوەی کە بەربڵاویەکەیە لێرەوە بە شێوەهایە کە هەر کەسێ بە شێوەی حیزبی یا بە شێوەی ئەنجومەنی یا بە شێوەی نەهاتای جۆرا و جۆر هەر کەسە لە ڕێگەی خۆیەوە بەپێی ئەنگیزەی خۆی و تەوانی خۆی تەلاشەکات بە شێوەی متەئەسفانە ئەم حرەکەتە حرەکەتێک نەچۆتە چوارچێوەی ڕێکخراوەیەکێ ڕێکخراوێکە مستەقیم ئەم ئەرکە بەڕێوە بەرێ ئەوەی کە کراوە کە من ئاگادارم مەسەلەن من لە ڕێگەی حیزبی خۆمانەوە یا لە ڕێگەی ئەو تەشکیلاتی خۆمانەوە توانیمانە سندوقێکی دروستکەین و بۆ گەیاندنی یارمەتی بۆ ئەو ڕفیقانەی کە بۆ خەڵکێکە لە ناون و بە شێوەیە کەوتونەتە بەر هێرش و کەوتونەت بریندار بوون یا بنەوەی خانەوادە متەئەسفانە کەسیان لە دەستداوە خۆشەویستیان لە دەستداوەوە یا ئەوانەی کە مانگرتن ئەو شێوە سەبکی کە سندوقە شتێکی زۆر مثبەتە من پێم وایە تاسیرپەزیرە بەڵام خۆشبەختانە من ئەوەی کە مەربوطە بە کوردستان تەجروبەیەکی دەوڵەمەندی هەیە لەو بارەوە ئەوەی کە مەربوطە بە ناویشەوە مەسەلەن ئێمە دیمان لە دەورانی کە وەختێ بووم بە لەرزە هات خەڵقێکی زۆر خۆبەخشانە لە ئەوەی کە لە منتەقەی کرماشانە لە منتەقەی ئیلامە لە زۆر شوێنە کە بۆ مەلەرزە هات ئەو خەڵقە زۆر خۆشبەخشانە زۆر دوێرانە شەوڕاهای مەحەلاتی کومەکیان دروست کرد چوزانە و ئەنجومەنایەکیان دروست کرد یا بازێ لە ڕێگەی خۆیانەوە بە شێوەی شەخسی
توانیان کۆمەکایە بگەن ئەم تەجروبە یا لە دەورانی کۆرۆنایە شەوڕاهایەکی مەحەلی دروست بوو بۆ حفاظت لە خەڵکو و بۆ مەسایلی تەندروستی و گەیاندنی زانیاری بۆ خۆپاراستن لەباری ئەوەی چۆن توش نەبن بە ئەم ڤیرروسە کوشەندە چوزانم لەباری مەسایلی ماڵیەوە توانیان تەمینی یاسایی کۆمەڵی خەڵککەن کە نیان نتوانی بێنە دەرەوە بیانی ئەم تەجروبانە خوشبەختانە لە کوردستانە بەهۆی بوونی ئەو فەزا و ئەنگیزەی کە لەباری ڕێکخرا و دروستکردنی تەشەکل و چاوڕاها و ئەنجومەنها زەمینەکانی فراهەمە بۆ ئەم دەورەش من پێم وایە کراوە بەڵام بە وەکو پێویست متەئەسفانە جواب بۆ نەبووە چون ئازارەکان زۆرن دەردەکان زۆرن مشکلەکان زۆرن ئەوە خوشبەختانە لەلایەن هەندێک لە خودی ساحب دوکانەکانەوە یا کەسانێکە دەسەڵاتدارن لەباری مەسایلی مادی و ئەوان نیشتوانیانە کۆمەکایە بکەن کەسێکە بەسەر دوکانی داوە بکرێ کەسێکە بە شێوەیەک توانیوێتی ماڵێکی دابێ بکرێ مەسەرەن تاسیری بووە لەسەرەوەی کە مانگێ دوو مانگ کڕی لێ نەسەندون ئەمانە مەجموعی ئەو شتانن کە لەو چوارچێوەیە کراوە بە شێوەی ئینسانی بە شێوەی خۆبەخشانە بەڵام ئەو تەجروبە پێویستە بگوازرێتەوە بە سەرتاسەری ئێران ئەگەر ئێمە بەحث لە یادسابەکەین بەحث لە درازەکەین باز لە ئیدامەکاری ئەم حرەکەتاکەین ئەبێ لە فکری ئەوە شامل کە سندوقێک بێ هەبێت کە بتوانێ سەربەخۆ بێ بتوانێت ئەو تەمینی یاسای مادی خەڵکە بە پێبەر ئەساسی ئەو حرەکەتە جەماوەریەک ئێمەتەوە ئینتزارمان هەیە هیوادارم بدات بۆناغی کە ئێمە لە ذهنمانە و چاوەڕێن کە بگاتە ئەو چوارچێوە کراوە بەڵام وەکو پێویست نەبووە هیوادارم کە لە درێژ خایەندا بتوانین ئەو کارانە زیاتر لە پێویست بکەین بەڵام ئەوەی کە مەربوتە بە ئەهمیەتی ئەو یادسابە گرنگی ئەو یادسابە ئەمان خاتە ئەو وەزیفەوە کە بتوانین ئەبێ لە فکری چارەسەری ئەو مشکلاتی مادی و گیر و گرفتی ئەو خەڵکە بین ئەگەر ئێمامانەوە یادسابە بەر ئەساسی ئەوەی کە ئەهمیەتەکەی ئەوەیە کە شقام چۆڵ ناکە ئەهمیەتەکەی ئەوەیە ئەو ئەترازاتانە بەردەوامە بێ ئەهمیەتەکەی ئەوەیە کە تەزگاه سەرچاوەداراییەکانی ڕژیم ئەبەستێ بۆ ئەوەی کەم یادساباتانە بەردەوام بێت و بۆ حمایەت ئەو خەڵکە من پێم وایە وەکو داواکاری یەکەمدا هەموو خەڵکی تێکۆشەر ئەوەی کە لە دەرەوەی وڵاتە بتوانن هەر کەسێ لە حنای خۆیەوە بە شێوەیەک یا لە ڕێگەی ئەنجومەنەکان و یا پرسیارکەن لە مەجموعەیە خەڵک کە فعالن لەو بارەوە چالاکیەکەن لەو بارەوە پرسیارکەن کە چۆن بتوانن ئەو کۆمەکانە بگەێنن بە خەڵک هیوادارم کە جوابێکم دابێتەوە لەو بارەوە بەڵێ زۆر سواس هەوڕێ هێرش دێمەوە لە ئێوە کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران پشتیوانی لەو بانگەوازانە کردبووە بۆ 28 و 29 مانگی سەرماوەستکرا بوو هاوکات خۆشی بانگەوازی لە هەموو شین و توێژەکانی کۆمەلگا بەخصوص کرێکارانی نەوت و گاز کردووە کە بەیانی چوارشەمە واتە 3 مانگی سەرماوەز مان بگرن قسە ئێوە لەم بارەوە چییە؟ من پێم وایە پشتیوانیکردن لەوەها کارێک زۆر بەجێگەست یانێ سێرکە هەر شۆڕشێک بەسەر ئەگەر مانەوێ هەر شۆڕشێک بە سەرکەوتن بگات شۆنایەکی زۆر کلیدی وەکو سەنایەی نەفت و گاز و پتروشیمی و بەرحاڵ ئەوەی کە ئەمڕۆ لە ئێرانە هەیە زەوباهنە نازانم ئەمانە ئەگەر ئەمانە پێکەوە مانگرتنێکی گشتی بکەنوان لە پاڵ ئەوە کە ئاعترازاتێکە کە ئەمڕۆ لە هەموو ئێرانە لە حاڵ جەرەیانایە لە هەموو مەحەلاتە لە هەموو شارەکانە من پێم وابێت ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی بە ئەژنوە هێنێتە چۆک و کەمەر یەشکێنێ بەڕاستی ئەمە زۆر مهمە یانێ زۆر مهمە کە ئەم سەنایانە کە باسمان کردووەوانە و لە پاڵەوە یانێ سەنایە وتمان سەنایە نەفت و گاز پتروشیمی زەوباهن و حمل و نەقل ئەگەر ئەمانە ئاعتساب بکەن یانێ حمل و نەقل وەکو نازانم قەتارە وەکو ئۆتوبوسە وەکو کامیۆندارانە وەکو تاکسیە هەموو ئەمانە ئەگەر ئاعتسابێکی ئاوا بکردیە لە پاڵ یەکاو
لە پەنای ئەوەیشە ئەم احترازاتی کەوتمان کە ها بەڕێگەوانە لە جەرەیانایە بە دڵنیاییەوە کە ئیترەوە کۆتاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامی ناتوانانی بە هیچ شێوەیە خۆی بگرێت. یانێ من وایە ئەبێ ئەمە شتێکی زۆر بەجێگەس و ئەبێ پشتیوانی لێ بکرێت. بەڵێ زۆر سپاس. هاوڕێیان بە خاتری ماوەی کورتی بەنامەکەمان ینی ماوەکەی توە بووە ناتوانین پرسیاری زیاتر بکەین بەس کام متەلەب دووە قسەتان ڕوو بە خەڵک چییە هەم بۆ مانگرتنی بەیانی داواتان لە خەڵک چییە هەم دووە قسەتان وەکو ڕوو بە خەڵک. من پێم وایە ئەو بانگەوازە زۆر تایبەتە زۆر گرینگە نەکرد ئەمان لە ئیدامەکاریە ئەگەر فەراقانی کردرا بانگەوازی کرا پێویستە کە بە جواب بەو فەراقانانە بدرێتەوە بۆ ئیدامەکاری ئەو اعترازات و ئەستاوا کە نەوێک ئەمە نەوێک تووڕەیی خەڵقە عەلەیهی ئەو ڕژیمە عليه ئەعدام عليه کولیەتی ئەم ڕژیمە من پێم وایە ئەمە زەرورەتێکە کە جوابی خۆی وەرگێت لە خەڵقەوە هیوادارم کە خەڵک بتوانن بە تایبەت کرێکاران و بازاڕیان و کەسەبە ئەتوانن کە تەسیراتێکی مثبەت و باشیان هەبێت لەم حرەکەتانەیە و بە نەوەیەک ڕژیم ئەگاتەوە بەرچاوی ڕژیم و متمەئین بە ڕژیم بە وردی ئاگاداری جوڵەی خەڵقە بەتایبەت لە بوونیان لەسەر شەقام بوونیان لە اعترازات و بەڕێوەبردننی احتسابات و زۆر گرینگە ئەم بزوتنەوەیە من پێم وایە ئامادەکردنی چینی کرێکار بۆ ڕێبەری ئەم بزوتنەوە شۆڕژگەرانە ئەرکێکی قورسە خاتە سەر شانی چالاکان و ڕێبەرانی سوسیالیستی ئەم بزوتنەوە کرێکاری و حیزب و ڕێکخراوە کۆمونیستەکان چینی کرێکار بەبێ خۆ سازماندان لە ناو ئەم ڕێکخراوەیە من پێم وایە و بۆ زوری لە مەیدانە زۆر تایبەتی و تاسیرێکی بەسزای هەیە لەسەرەوەی پێکێنانی ڕێکخراوە پەرپێدانی ناوەندێک وەکو کمیتەی مانگرتن و پێکێنانی شەوڕاهای کرێکاری کە مانگرتن و خەباتی سای کرێکاران بە شێوەیەک هیدایەت بە و ڕێبەری ئەم بزوتنەوە بکە زەرفیەتەکان هەیە ئیمکاناتەکان هەیە حمایەتی خەڵکەکە هەیە هەموو ئەمانە ئەومان پێڵێ داوا کاریەکان لە جێ خۆیان بڕواتە بەرەوە و جواب بەوە اعترازات و احتساباتانە و فەراخانانە بدرێتەوە حمایەت کرێت کە هیوادارم کە متمەئینیشم کە بە نەتیجەی مثبەت دەکات و هەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ خەڵک بۆ ئیدامەکاری ڕووخاندنی ڕژیم جمهوری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ هێرش ئێوە دووە قسەتان ڕوو بە خەڵک چییە؟ دوا قسەی منیش بە جملەیەکی کە سێبراهیم هاوڕێی براهیمی عەلیزادە دەبیگەوی ئەوڵی کۆمەڵە کە وتی ئێمە محکومین بە پیرۆزی بەڕاستی وایە محکومین بە پیرۆزی و بە هیچ شێوەیەک خەڵکی ناڕازی خەڵکی شۆڕژگێر نابێ پاشەکشێ بکەن بە هیچ شێوەیەک نابێ پاشەکشێ بکەن ئەبێ هەر بەرەو پێش بچن چۆن یەک قەدەم پاشەکشێ لەم شۆڕشە ئەوێتە باعیسەوەی کە سەرکوتەکانی ئیعدامی دەست پێ بکات کۆماری ئیسلامی گرتنی دەست پێکگرتنی ئازادی خوازان شۆڕژگێران دەست پێ بکات بۆیە من پێم وابێت ئەبێت ئیدامە بدرێت هەرەوەی کە محکومین بە پیرۆزی ئەڵم لە ئاخرەوە ئەڵم بژی شۆڕشی ژینە بژی ژیان ئازادی دەستی ئەوەیش خۆش بێ هاوڕێ چاوان ماندوو نەبوونیتان لێک دەستان خۆش. زۆر سپاس لازم زۆر سپاسی هاوڕێ متەلب و هاوڕێ هێرشنەوە ڕاکەین کە بەشدار بوون لە بەرنامەی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بژین بۆەوەش و دەستی ئەو هاوکارانتان خۆش بێ و هیوادارێت سەرکەوتوو بوون. زۆر سپاس. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون ماڵاوە بە هیوای سەرکەوت. وراي هاوري وراي هاوير ورا بادستي يقبقرين لشاي وشينا لا تكوشينا هاو دنقو هاو رنقي يقبين
بەتین و تاوی ورەی کۆڵای ئەپشکوێ خونچەی وەمان داریاواتمان هەبێ بەربگرێ بەهێزی بیر و بڕوامان ئەی تەوارەکەی چیای کوردستان من هەڵۆی چاوەڕوانی تۆ بە تۆ جوانە نیشتمانەکەم بە تۆوە شهید نمره شهید نمره شهید نامره وەکو شاخ وەکو بەفر وەکو درەخ وەکو بەهار و گوڵباخ شهید بالای بەقەد بالای کوردستانە شەهیدا دنیا تزەوی ئەشکێنێ پەنجە و دەستە ئازاری خاک ڕۆژێنێ سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورە ئیبینێ سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورە ئیبینێ لجگه عشق و دلداری لجگه تفریح و یاری لباتی بخشین دلو مشتن به یک بدی یاری کرنکی جان تازه لون دشت سنگر هر بشادی همو روژ بر خدا نو شهید بونا تازادی همو روژ بر خدا نو شهید بونا تازادی شهید 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 رمزی آزادیه شهید تاجی سرورية دنگی حق خوازی گلکوا لخنیه و داجاریه بیری آزادی و یکسانی بو گلی بدیاریه لوستاني هر دليكا لبريني حناسيكا لناشتني كورياك تشيع لمردني هر باوكيكا شاكزاني نودلنيان نزيك بيريقي درمان بويا كاتيتا نجين وابيتا سرود بيجان بويا كاتيتا نجين وابيتا سرود بيجان شهید 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 رمزی آزادیه شهید تاجی سروریه دنگی حق خوازی گلکوا لخنیه و داجاریه بیری آزادی و یکسانی و گلی بدیاریه
شەهیدا بێکفنەکان هۆ شەهیدا بێگۆڕەکان یادی ئێوە بەرز ڕادەگرین لەگەڵ هەموو دار بڕوەکان لەسەر شاخ